بینەرانی بەڕێز لە هەر کوێگەنم کاتەوە هەموو کاتێکتان باش فەرمونێەوە و گەشتی بەرفراوانی هەواڵەکانی سەرلێوارەی ئەمڕۆ. دووبارە سڵاو. لە باکووری کوردستان لە چەندین چالاکی گەریلاکانی پەگە و ێژاستاردا سەربازگەیەکی ئەرتەشی تورک بە تەواوەتی خاپوور کرا، لە ناویاندا فەرماندەیەک 30 سەربازی ئەرتەشی تورک کوژراون، ژمارەیەکی زۆریش بریندار بوون. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لەسەر ماڵپەڕی فەرمی خۆی سەبارەت بە چالاکی گەریلاکان ئەم زانیاریانەی بڵاو کردوتەوە. هەپەگا ئاشکرای کردووە لە ناوچەی بازیدی سەر بە ئاگری سوپای تورکی داگیرکەر وەک ئامادەکاری بۆ قۆناغی نوێی شەڕ سەربازگەیەکی نوێی دروست کردبوو. ڕۆژی 15 ئەم مانگا گەریلاکان لە چوارچەوەی هەڵمەتی شۆڕژێڕی سەرکەوتن لە دژی ئەو بارەگایە چالاکیان ئەنجامداوە و تێیدا هەموو بنکە و سەنگەر و بارەگاکانی نێو سەربازگەکەیان بە تەواوی خاپوور کردو و هاوکات 20 سەربازی سوپای تورکیا کوژراون کە لە ناویاندا فەرماندەیەکش هەیە. هەپەگا ڕاشیگەیاندووە دوا بەدوای چالاکی گەریلاکان بە پشتیوانی هەلیکۆپتەری کۆبرا و سکۆرسکی چوونەتە مەیدانی شەڕەکە و کوژرا و بریندارەکانیان گواستوتەوە. لە درێژەی لێدوانەکەیدا هەپەگا ئەوەشی ئاشکرا کردووە ڕۆژی 18 ئەم مانگا پاشنیوەڕۆکەی لە ناوچەی کاغەزمانی سەر بە پارێزگای قەرز گەریلاکان سەربازانی ئەرتەشی تورکیان کردوتە ئامانج و لە ئاکامدا 2 سەربازی سوپای تورک کوژراون و سەربازێکی دیکەش بریندار بووە. هاوکات بە گوێرەی ڕاگەندراوەکەی هەپەگا لە ڕۆژی 16 نیسان سەر لە بەیانیەکەی لە گردی گوزێ کوورەکەی سەر بە شەرناخ گەریلاکان لە چوارچەوەی هەڵمەتی شۆڕژێڕی شەهیدانی بەستا و شەهید دەلال ئامەد سەرباز و بەکرێگیرەوانی سەر بە ئارتەشی تورکیان کردوتە ئامانج کە چەندین ڕۆژ بوو لە ناوچەکە ئۆپەراسیۆنیان دەست پێ کردبوو. لە ئاکامدا لانی کەم 8 سەرباز کوژران و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. هاوکات گەریلاکان چوونەتە سەر تەرمی سەربازان و هەروەها دەستیشان بەسەر هاوەنێکی 69 ملیم چەکێکی جیسی بڕێکی زۆر لە چەک و جبەخانەی سەربازانی ئەرتەشی تورکدا گرتووە. دوا بەدوای چالاکی گەریلاکان بە فڕۆکەی جەنگی و ئۆبوس و هاوان ناوچەکە لەلایەن ئەرتەشی تورکەوە بردومان کراوە. لا کۆتایی لێدوانەکەیدا ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا ئاشکرای کردووە لە ناوچەی خەزانی سەر بە بەدلیست ڕۆژی 11 نیسان سوپای تورک ئۆپەراسیۆنی دەست پێ کردبوو. هاوکات لە ڕۆژی 7 نیسان هەلیکۆپتەری سکۆرسکی هێزی ڕەوانەی ناوچەکە کردووە. یەکینەکانی سوپای تورکیا بانهێنی لە ناوچەکە بەجێگیرابوون، بەڵام گەریلاکان پێیان زانیوە و لە دژیان چالاکیان ئەنجامداوە. بەڵام سەبارەت بە کوژرا و بریندارانی هێزەکانی دوژمن زانیاری تەواو بەدەست نەکەوتووە. هەمان ڕۆژ سەربازانی سوپای تورک بێ ئەوەی هیچ ئەنجامێک بپێکن لە هەرێمەکە بە ناچاری کشاونەتەوە. بەڵێ ئەوە حاڵی ئەرتەشی تورکیا لە باکووری کوردستان بەدەست گەریلاوە کەچی دێت لە باشووری کوردستان داگیرکاری دەکات. لەو چوارچێوەیەشدا تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان هەروەها ڕەژاگ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئیدانەی هێرشە داگیرکاریەکانی تورکیان کردووە بۆ سەر باشووری کوردستان. لەو چوارچێوەیەشدا بێدەنگی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی عێراقیان سەرکۆنە کردووە. هاوکات لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکات بەوەی کە زەمینەسازی بۆ ئەو داگیرکاریانەی ڕژێمی تورکیا دەکات. ئەم سیاسەتە شۆڤێنەی دەوڵەتی تورکیا تەنها بەرامبەر بە کوردی باکوور پەیرەو نەکردووە، بەڵکو پەلاماری پارچەکانی تری کوردستانی داوە بە ئامانجی داگیرکردن و لە ناوبردنی گەلی کورد. لە دوای ساڵی 1990ەوە بەدەیان جار ئۆپەراسیۆنی سەربازی بۆ باشووری کوردستان کردووە و سنووری بەزاندووە بەبێ ئەوەی حسابی بۆ سەروەری هیچ وڵاتێک کردبێت. هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنها بێدەنگی و بێ هەڵوێستی بووە بەرامبەر ئەم هەموو دەستدرێژی و بردومانانەی دەوڵەتی تورکیا. ئێستاش بە هاوکاری و پێشڕەوی پارتی دیموکراتی کوردستان سوپای داگیرکەری دەوڵەتی تورکیا دەیان کیلۆمتر هاتووەتە ناو خاکی باشووری کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان وەک ڕەفتاری هەمیشەیی بێدەنگی هەڵبژاردووە. ڕوبەڕووبوورەوەی لەشکرکێشی تورکیا ئەرکی هەموو پارت و ڕێکخراو و تاچێکی کوردە.
ئێمەش وەک تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان بە هاوبەشی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان بە ئەرکی سەرشانمان هەڵدەستین بۆ وەڵامدانەوەی ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا هەڵدەستین بە ڕێپێوانێکی جەماوەری لە هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بەرەو هەرێمی برادۆست داوا لە هەموو پارت و ڕێکخراوە دیموکرات و تاکەکانی باشووری کوردستان دەکەین بەشداری ئەم چالاکیێنەتەوەیە بکەن. ڕۆژی شەممە ڕێکەوتی 21/4/2018 کاتژمێر 6 بەیانی لە بەردەم باخی گشتی کۆ دەبینەوە و لەوێەوە بەڕێدەکەوین. مردن و سەرشۆڕی بۆ دەوڵەتی بڵێ هاوسەرێکی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە گەرمیانیش داوای بەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان دەکا هەڵبەتە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو داگیرکاریە کە تورکیا ئێستا دژ بە باشووری کوردستان بە تایبەتی و سەرتاسەری کوردستان و گەلی کورد بە گشتی دەستی پێکردووە. مەترسیەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەرخاچی باشووری کوردستان ئێستا تەنها بوونی بنکە و بارەگاکانیان نین، بەڵکو جگە لە بردومانی فڕۆکات جەنگەکان ماوەیەکە دەستی کردووە بە ئۆپەراسیۆنێکی سەربازی فراوان لە ناوچەکانی دەڤەری، برادۆست و بارزان و شیلاتزێ. لەبارەی هەوڵە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە باشوور، یوسرا ڕەجەب هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە گەرمیان داوا دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە بە پەلا هەوڵی بەستنی کۆنگرەی نەتەوەیی بدرێت، چونکە وەک ئەو دەڵێت مەترسیەکان زۆر جددین و تورکیا هەوڵی قڕکردنی گەلەکەمان دەدات. پارتی دموکراتی کوردستان هەمویان کەوتونەتە ژێر ئەژمنگەرایی دەوڵەتی تورکیای فاشست، بەڵگەش لەسەر ئەوە هاتنی سوپای تورکیا بۆ ناوخاکی باشووری کوردستان بە قوڵایی 28 کیلۆمتر و دانانی 18 بنکەی سەربازی کە ئەمە خۆی لە خۆیان خۆڕقاتێکی زۆر گەورەیە، بەڵام ئەمان بێدەنگن گەلەکەمان تێدا تێئەپەڕێ و تەواوی ناوچەکەش کەوتۆتە گێژاوەوە. پێویستەکە کۆنگرەی نەتەوەیی گەل لە زووترین کاتدا ببەسرێ بۆ ئەوەی لەو کۆنگرێدا بتوانین لە ڕێگەی گفتوگۆوە بگەینە بڕیارێکی دەستە جەمعی تیایدا گەلەکەمان ڕوبەڕووی ئەو هەموو پیلانانەی کە دژ بە گەلەکەمان ئەکرێ ببێتەوە و هەروەها پێویست ئەکات گەل هوشیار ببێتەوە کەوا مەترسیەکی جددی هەیە لەسەر گەلەکەمان. یوسرا ڕەجەب هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە گەرمیان هاوکات کە کاندیدی ژمارە 2 لیستی نەوەی نوێیە بۆ پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات کە تورکیا هەموو زانیاریە سەربازی و ئەمنی و ئاسایشی لە ڕێگای قونسڵخانەکەیەوە لە هەولێر بۆ دەچێت. دەبینین لە ڕۆژی ئەمڕۆدا قونسڵگەری تورکیا بۆ تەناوەندی بڕیار لەم هەرێمە، بۆ ئەوەش دەبینین ڕەزامەند نەبوو لەسەر ئەو ناڕەزایەتیانەی کە گەلی ئێمە لە باشووری کوردستان پێی هەڵسا دژ بە و داگیرکردنەی تورکیا بۆ سەر ئەفرین. پەرلەمانی کوردستان هەڵوێستی زۆر شەرمنانە بوو بۆ ئەو مەبەستەش پاش 30 ڕۆژ لە مقاومەتێکی مەزنی خەڵکی ئەفرین ئەنجا هەستان بە دەرکردنی بەیاننامەیەکی شەرمنانە. ماوەی چەند ساڵێکە دەوڵەتی داگیرکەری تورکیا بەردەوام بردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکات، بەڵام ماوەیەکە ئەو وڵاتە دەستی بە لەشکرکێشی سەربازی کردووە و بردومانەکانیشی بۆ سەرخاچی باشووری کوردستان چڕتر کردوێتەوە، بەڵام ئەوەی زیاتر ئازادی خوازانی تووڕە کردووە بێدەنگی هەردوو حکوومەتی هەرێم و عێراقا. تەواوی ناوچەکەش کەوتۆتە گێژاوەوە، پێویستەکە کۆنگرەی نەتەوەیی گەل لە زووترین کاتدا ببەسرێ بۆ ئەوەی جەبار جەلال ئەندامی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕانیش داوا دەکا حکوومەتی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرامبەر بە داگیرکاریەکان و هێرشەکانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان بێدەنگی بشکێنن. ئەم دەسەڵاتە خۆیان دەست پێشخەرن داهاتنی سوپای تورکیا بە تایبەتی پارتی بۆیە نەکرد ئەوەی نقشیان لێوە نایە، ینی ئەگەر دوو سەربازی تورکیا بکوژێ ئەمانە مانگێک بە دەموچاویانەوە دیارە، بەڵام ئەو ڕۆژانە لە خاکی کوردستانی عێراقا تۆبارانەکرێ، گەنج شەهید دەکرێ، دێهاتە سووتێنرێ، خاک وێرانەکرێ، پێشێلکاریەکرێ، فزیان لێوە نایە. بەڵام ئێستا ئێوە خۆتان نەزانن دەسەڵاتی بڕیاردان لە هەرێمی کوردستانە لە لای دوو عایلەیە، نەک لە لای حکوومەت یا لە لای حیزبەکان یا لە لای کۆدەمیەکی سیاسی و نیشتیمانی، لەلایەن دوو جەماعەتە. ئەم جەماعەتانە قۆرخی پەیوەندیەکانی هەرێمی و ناودەوڵەتیان کردووە لە بەرژەوەندی خۆیان و خێزانەکانیان بەکارێنن. ئێمە داوا ئەکەین لە خەڵکی کوردستانی عێراق هەڵوێستی هەبێ و بە تایبەتی لەو هەڵبژاردنەی کە ئێستا لە پێشمانە سزای ئەم دەسەڵاتدارانە بکا بۆ ئەوەی ئەوەندە سوکایەتی بە خەڵک و خاکی هەرێمی کوردستان نەکەن. سوپای تورکیا کە هەم بنکە و بارەگایان لە کوردستانی عێراقا هەیە لە ساڵی 1996 و پێشتریشەوە. ئەندامانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ئاماژە بۆ دەکەن هێزەمنیەکانی عێراق ڕێگە بە پارتە کوردیەکان نادەن
بانگەشەی هەڵبژاردن لە شاری کەرکووک بکەن. هاوکات ڕایشی دەگەێنن کە بە چەندین پۆستەر و ئاڵای لایەنەکان لە کەرکووک و لە گەڕەکە کوردیەکانی ئەو شارە لەلایەن هێزەمنیەکانەوە دڕێنراون. بانگەشەی هەڵبژاردن ئەم ساڵ لە کەرکووک بە بەراورد بە شارەکانی دیکەی باشووری کوردستان و بانگەشەی هەڵبژاردنەکانی دیکەی ڕابردوو جیاوازتر دەبینرێت بەوەی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆمەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وای کرد 151 خاچی باشووری کوردستان لەدەست بدرێت. ئێستا کە 5 ڕۆژە بانگەشەی لایەنە سیاسی و لست و کاندیدەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عراق دەستی پێکردووە، بەڵام لە کەرکووک ڕێگە بە کاندید و پارتە کوردیەکان نادرێت بە ئازادی بانگەشەی هەڵبژاردن بۆ خۆیان بکەن. ئەندامانی تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان لە کەرکووک ڕایەنگەیاند کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕێگریان لێ دەکرێت و ناهێڵن بانگەشە بۆ کاندیدەکانیان بکەن. تەفگەری ئازادی وەک هێزێکی سیاسی و مەدەنی لەگەڵ بەرەی دیموکراتی گەل بۆ یەکەمین جارە بەشداری لە هەڵبژاردنەکانی عراق دەکەن و بارەکەوتنێکی سیاسی لەگەڵ جوڵانەوەی نەوەی نوێ لستێکیان بە ناوی نەوەی نوێ ڕاگەیاند و ژمارە 120 لەلایەن کۆمیسیۆنەوە با لستەکەیان بەخشرا. وەک کاندیدانی لیستی نەوەی نوێ ئاماژەی بۆ دەکەن هەموو ئەو ڕێگری و فشارانەی لە بەردەمیان دروست دەکرێت، بەڵام ئەوان دەست لە پەیامەکەیان هەڵناگرن و کە پەیامێکی نەتەوایەتیە هەرگیز ناوچە کوردستانیەکان و کەرکووک جێناهێڵن. کاندیدانی نەوەی نوێ ڕاشیان گەیاندووە کە بە پشتیوانی گەل و متمانە پێکردنیان لە هەڵبژاردنە پەرلەمانیەکە عراقدا کار بۆ ئازادکردن و گەڕانەوەی سەرجەم خاچی باشووری کوردستان دەکەن. بەڵێ بینەرانی بەڕێز بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم ژارۆ هەروە کۆی گشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق لە کەرکووک ئێستا بەڕێز حسێن کەرکووکی بربژێری لیستی نەوەی نوێمان بە تەلەفۆن لە کەرکووکەوە لەگەڵدایە. کاک حسێن ئەم کاتت باش، دەستپێک لەسەرەوە خروقاتانە مەوێ هەندێک زانیاریمان پێ بدەی. هۆکار چییە؟ لیستەکەی ئێوە کاندیدەکانی ئێوە بانگەشەکانتان دەکرێنە ئامانج لەلایەن هێزە عێراقیەکانەوە. زۆر سپاس سڵاو لێوە و لە بینایی ئێوە. بەڕاستی تەمان ئەوە دیارە دوای کە بە فەرمی لە 15 مانگ بانگەشە هەڵبژاردن لە سەرتاسە عێراق ڕاگەیەندرا، دەگمەوە وەک لیستێکی خاوەن پرۆژەیە یا لیستێکی نوێ لەسەر ساحەی سیاسی ئەم عێراقی ئەم کوردستانی دەگمان لیستێک ئاوا دەکەوتووە بە پرۆژێکی تازە بە بیرێک و فکرێکی تازە. دەگمان ئەم شێوازە لایەن ئەو عقد دەفەردارانە دەگمان بەردەوام ئاتەنگەوە دروست دەکرێت بۆی نەفانێت کاری خۆی سەر بخە. ئەمێکی لە هۆکارەکانە کە بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی 2005 و 2002 و 2014 هەمان ئەو عقیدە هەموو دەموچاو بوون لە هەڵبژاردنەکان بەشدار بوونە. ئێستا کە لیستێکی نوێ سەر ساحەی سیاسی عێراقی بە تایبەتی زیاتر شێوەسەرەکان ئاتەنگی بۆ دروستکەن بۆی زیاتر ئەو لیستە بە ئاشنا بە خەڵک نەبێ خۆ زیاتر لیستادەوەکەن بۆی دەنگ نەدا بۆ لیستە بۆی ئەو ناو لیستەکەیە خەڵکانی دۆسۆزن، خەڵکانی ژمارەپەرۆرە، خەڵکانی نەتەوەن، خەڵکانێکن کە ڕابردوویەک و داهاتوویەکی ڕێک و پەرکی و جوانیان هەیە بۆی نانوێت ئەم شێوازە لە بانگەشە بکرێت بۆی ئاسانگی بۆ دروستکەن بۆی هەم نێڵن کاری سەرگی خوان بکەن، هەم ئەوەش بێت کە خەڵک ستادەوەکەن نزیکی ئەم لیستەوێتەوە بۆی بەرنامەی داهاتوو بۆ نەوچەکی شەسەکان جیاوازترە لە هەم حەزبەکان کە ڕابردوو بانگەشیانە کڕیشێ بەرلەوەی بچینە سەرە ئەو مژارە کاک حسێن. ئێوە هیچ ڕێکارێکی یاساییتان گرتووەتە بەرامبەرم پێشێلکاریانە بەرامبەر بە نەوەی نوێ دەکرێت؟ بەداخەوە هەموو داون دەستگا فەرمیەکان نافەرمیەکان کە خۆیان بەسەر بە خۆدانێن بەشێک لەو دەسەڵاتدارانە بەشێک لەو عەقڵیەتە. ئێمە لیستەوەی نوێ لە کەرکووک و جێگانە مخەوەلی لیستەکە چۆ سەردانی کۆمیسیۆنێک ئەوە کراوە بەس بەداخەوە سکاڵەکە لێوە دەبین بەس نەتیجەی نییە نەبەزەوەی ئاسەنگی لەگەڵ ڕۆژانە مەسەن ڕەسمی کاندیدەکان یا ئاڵای لایەنە سیاسەکان لە بەشێری ناشرین. بەڵێ باشە کاک حسێن ئەگەر دۆخەکە وایە چۆن گرنگی بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و پوخت و دوور لە تەزویر یا ساختەکاری بەڕێوە دەچێت لە کەرکووک ئەگەر لە ئێستاوە یاسا نەبێ لێپێچینەوە لەم پێشێلکاریانە بکە سبەیش پێشێلکاری دەکرێت تەزویر دەکرێت ساختەکاری دەکرێت بە هەمان شێوە بە خۆیان دەسەڵاتدارن چۆن ئەتوانن زەمانەتیەوە بکەن؟ طبعا خەڵکی عێراق بەگشتی بە کوردستانی شەو ناوچەکە شێرەکان ئەمە خام دەکەوتەوە کە ترانی ئەم دەموچانە بگۆڕن بە تایبەتی کە ئیستا کۆمیسیۆنیش خەتا ئاسێکی زۆر کە ئەو جیازە ئەلکترۆنیانەیە ناوە بۆ مەسەی دەنگدان ئەمانە زۆر لە ڕاوی جیاوازە بە تایبەتی کارتی بایرۆمەتری ئەمە خەتا ئاسێک نالێن تەزویر ناکرێت ئاسێک کەم ئەکاتەوە
بۆی ئەم لایەن سیاسیانە کە ئازانن ئەم جیازشان لە بەژەری ئەوە نییە بۆی هەم خودی کۆمەلگای عێراقی بەگشتی ئیتر لەم دەموچاو لەم دەفاڵدارانە لەم لایەن سیاسی زۆر حاجزن ئانی بیگۆڕن بۆیە ئیسەر لەبەر یەک فشارێک کە لە ڕابردوو ئەمانە دەفاڵدار بوونە غێری نەهامەتی و کوشتن و پاچەکردن و مەڵگەرانی بۆ خەڵکە نێناوەتەوە بۆیە خەڵکی سەیانی وەک کە دەنەوێت زیان بدە لەسەر سنووق هەڵبژاردنەکان بۆی ئەوان لەمە ترساون بۆی ئانی بەم شێو کارەکەن ئێمە لەو باوەڕین کە چاودێری دانە سیاسەکان یا چاودێری لەوەی نوێەکە ئیسا خۆی باش حاضر کردووە کە چاودێرێکی باش هەڵبژاردنە بکە بۆیە هەموو عادەی دۆڵکەش بەقانی گۆڕانکاری لەسەر هاتووە یانی هەموو تشت بکەن ڕاستە ئەم پێشەکارانە ئەکەن بەس خەتا ئاسێکی زۆریش سەکەوتن نەبوون لە پێشەکاریانە لەو باوەڕێن هەڵبژاردنی 2010 گۆڕانکاری جدی ئەبێ بەتایبەتی لە ناوچەکەی شەرەزەکان کە کاردانەوەی ئەم لەسەر ئاسی هێرم و ئاسی عێراق شەبێ باشە بەڕێزە داماژت بەوەدا کە دەموچاوی نوێ خەڵکی نوێ بەرنامەی نوێ لایەنی نوێ هاتووەتە پێشەوە ئێوە وەکو یەکێک لەو لایەنە نوێیانە کە بەشداریتان کردوونەوەی نوێ چی نوێتان پێ بۆ کەرکووگەوە چی جیاتان دەکاتەوە لە پارتەکانی دیکە ئەمەی لیستینەوەی نوێ بێگومان لە سێ لایەن سەرەکی پێگاتووە تەبدەری ئازادی جوڵانەوەی نوێ نیە و لەگەڵ بەری دیموکراسی گەل ئەم سەلانیش لە ڕابردوو لە ئیسەر زۆر ئەو بانگەشەی کردیان بە تایبەتی بۆ مەسەی ڕفراندۆم کە لە بسوێن دیمۆ کرا ئەم سەلانە بە هەموو شێوەیەک هۆشداریاندا بەیانەمان کرد کۆرسماریان کرد کام بازۆخە چاوانکراوە بە تازە نێناچەتی شەرسەکان بۆ ئێمە لەو باوەڕێ ئەو وتمانی خەڵک بوو ئێمە هەیەتیا و بەرنامە پرۆژەی ئێمە هەمانە لە خزمەتی خەڵکە لە خزمەتی حزبێک و ناوچەیەک و بنەماڵی و کەس نییە بۆیە ئەدنی نزیکبوونی خەڵکیش بۆ بەرنامە ئێمە هەمانە زۆر جیاوازترە بۆ ئێمە ئەمانەوێ نەبەست بە قسە و بانگەشە و بژاردن و ئەو کارە بکەین دەبێت بەکاری فعلی بەکاری عملی ڕۆژانە ئەم لەگەڵ خەکات نەچاو پێکەوتنیان لە دانوستانێ کە ئەدین لە ڕابردوو ئێمە کە ئەو بانگەشەی کردمان ئەو مەترسێت کە ئێمە دیمان هەتا ئاسێکی زۆر ئەم مەترسیانە بۆ خەڵک دەرکەوت بۆیە خەڵک لەم نزیکبوونی ئێمە بۆ مەسەی بەفراندۆم و بۆ مەسەی جیاتی شەرسەکان خەڵک ئەو متمانی بە ئێمە هەیە بە تایبەتی کە ئێمە ئیسا خاوەن لیستێکی خۆمانەوەی نیەت ژمارە 120 کارێکی دیگە بکەین بۆ یەکتر ئەو بوارە نەبەرەیەمانە بکەین بە عەمەلی بکەین لە خزمەتی خەڵکەوە بەڵێ باشە بەڕێز حسێن کەرکووکی بربژێری نەوەی نوێ لە شاری کەرکووکەوە سپاس دەکەین کە بەشدار بووی لەگەڵماندا کاتێکی خۆش بۆ بەڕێستە زۆر سپاس سەرکەوتن بۆ بەڕێزیشت بەڵێ بینەرانی بەڕێز بەردەوام دەبین لە بارەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە کە بڕیارە مانگی ئایار بەڕێوە بچێ با بزانین دید و بۆچوونی هاوڵاتیان چێوان دەنگ بەکێ دەدەن چۆن لێی دەڕوانن وڵا ئێمە میلەتێکین ئەو 26 ساڵەمان چەوسێنەوە ئیتر میلەت ئەبێ هۆشیار بێتەوە ئەبێ هەمومان بەرجای هەڵبژاردنکەین ئەوەی بەرجای هەڵبژاردنەکە لە قانجازی ئەم دەسەڵاتێ ئەم دەسەڵاتەژەوە 26 ساڵە چی خراپ هەرچی شتێکە کردوێتی بە میلەتی کردووە هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر بڕۆیان مە حیزبانە نەماوە لەبەرەوەی کە ئەسمموی چەند ساڵیم حیزبانیان تاقی کردوێتەوە لە هەموو بوارەکانە هیچ گۆڕانکارێکیان بەسەر ئەو خەڵکانەیەناوە ئەو خەڵکە تەواو بێ ئومێد بووە ینی تەواو هیچ ئومێدێکم بەم حکومەتە نەماوە تێگەی لەبەرەوەی کە قەول و بڕیاریان زۆر بە خەڵکا جێبەجێیان نەکرد خەڵکیان سەرگەردان کرد خەڵک ئەمڕۆ برسیە کە خەڵک برچی بوو ئابووری وڵات لە ڕووخانایە تا ئێستا چەندان کەس وتێتی هیوادارم حکومت ئەمە بکات داواکاری ئەوم لە حکومەتێ بەڵام حکومت ئاسان گوێشت لێ ناگرێ گوێشت بگرێ هەرو دەخەیە دواتر ئەچێتەوە سەر هەمان ڕێچکرد حکومان ئەگەر ئەوان پێیان بۆ ئەوان ئەوەیە ئەگەر ئێوە دەچینە تورکیا و باکووری کوردستان لەوێ بڕیاری هەڵبژاردننی پێشوەخت بۆ پەرلەمان و سەرۆکایەتی کۆماردرا ئەوەش لە دوای کۆبوونەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و دەوڵەت باخچەلی سەرۆکی ماپات و چاودێرانیش پێیان وایە بڕیارەکە لە ژێر کاریگەری دۆخی ئێستای تورکیادا دراوە کە لە هەموو ڕوویەکەو بە بنبەست و شکست گەشتووە هاوکات پەروین بڵدان هاوسەرۆکی گشتی هەدەپەڕایگەیاند وێڕای گوشارەکانی سەریان و بەلێشا و گرتنیان دامولایەنگرانیان ئامادەی هەڵبژاردنن دەیانەوێت لە خولی یەکەمی هەڵبژاردنەکاندا سەر بکەون. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورک مەهەپا کۆبوونەوە و بڕیاری هەڵبژاردننی پێشوەختەیاندا لە تورکیا با پێی بڕیارەکە هەڵبژاردننی پەرلەمانی و سەرۆکاتی کۆمار لە 24 حوزەیرانی ئەم ساڵ بەڕێوە دەچن. ئەم هەڵبژاردنەش دوای ئەوە دێت کە ساڵی ڕابردوو لە تورکیا ڕیفراندۆمێک بە خواستی ئەردۆغان و ئاکەپە بەڕێوە چوو. تێیدا سیستەمی تورکیای لە پەرلەمانیەوە گۆڕی بۆ سەرۆکایەتی. چاودێرانیش پێیان وایە بڕیارەکەی ئەردۆغان و باخچەلی
لاژێر کاریگەری دۆخی ئێستای تورکیا دراوە کە لە هەموو ڕوویەکەوە بە بنبەست و شکست گەیشتووە و تورکیا لە سایی سیاسەتە هەڵەکانی ئەردۆغان و هاوپەیمانەکەی دەوڵەت باخچەلیدا کەوتۆتە نێوان جێژاوی دەیان قەیران و لەوانەش سیاسی و ئابووری ئەوەش بێزاری خەڵکی لێکەوتۆتەوە و تا دەشهێت دەنجی ناڕەزایەتیەکان بەرامبەر بە ئەردوغان و باخچەلی زیاتر دەبێت. لاسۆنگەی ئەو دۆخەوە ئەردوغان و باخچەلیش باش دەزانن دۆخی تورکیا تا دەچێت خراپتر دەبێت و ئەگەریش هەیە لا کۆتایی ساڵی 2019دا کا پێشتر وەک کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان دیاریکرابوو دۆخەکە لە کۆنتترۆلیان دەربچێت و پاشەکشەی گەورەش لە دەنگەکانیان بێتە ئاراوە هەر بۆیە پەنایان بۆ هەڵبژاردننی پێشوەختە بردووە. لالایەکی دیکەوە پەروین بڵدان هاوسەرۆکی گشتی هەدەپا لا شاری ئیزمیرەوە لە سەر هەڵبژاردننی پێشوەخت ڕایگەیاند دەسەڵاتی ئاکەپە و مەهەپا جگە لە قەیرانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و زۆرداری و ئالۆزی هیچی دیکەی بۆ گەلانی تورکیا پێنەبووە. وتیشی 24 حوزەیران بۆ گەلانی تورکیا دەرفەتێکە و بۆ ئەوەی زۆرداری ئەو دەسەڵاتداریە وەلانێن. هاوسەرۆکی هەدەپەت جەختی کردەوە وێڕای هەموو گوژارەکانی سەریان دەستگیرکردنی هەزاران لە ئەندامان و لە ئەنگرانیان بەرەو پیری هەڵبژاردن دەچن هەموو هەوڵێکیش دەدەن تا لە خولی یەکەمی هەڵبژاردندا سەر بکەون. هاوکات ئەمڕۆژ لا درێژەی کودەتاکەی ئاکەپەدا دژی ئیرادەی گەلی باکووری کوردستان لا دانیشتنی پەرلەمانی تورکیا مافی پەرلەمانتاری لا عوسمان بایدەمیر و سەلما ئێرماک سەندرایەوە. لە باکووری کوردستان دەمێنینەوە لەوێ مەخابن ڕۆژی زیندانیانی کورد لە زیندانەکانی ڕژێمی تورکدا ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپی دەچێت بە گوێرەی ئەو زانیاریانەی کە بڵاو کراونەتەوە بە دەزێمە گەشتون لە یەکێک لە زیندانەکاندا لەلایەن پاسەوان یا بەڕێوەبەرانی ئەو زیندانانەوە دەستدرێژی دەکرێتە سەر ژنانی گیراوی کورد. دەوڵەتی داگیرکەری تورکیا هیچ شێواز و ڕێگایەک نەماوەتەوە بەرامبەر بە گەلی کورد تاقی نەکردبێتەوە و دشت بەو گەلا بەکاری نەهێنابێت. لە تازەترین کارە نامرۆڤەکانیشیدا دەستی کردووە بە ئاشکەنجەدانی دەستدرێژی سێکسی لە زیندانەکاندا بۆ سەر ژنە زیندانی کراوە سیاسیەکانی باکووری کوردستان بە گوێرە و زانیارانەی کە لە زیندانی خارپێتی سەر بە شاریەل عەزیزی باکووری کوردستان دەستکەوتون دەسەڵاتدارانی تورکیا ژنان ناچار دەکەن بە بەکارهێنانی جلی یەکپۆشی و بە بیانووی پشکنینیشەوە جلەکانیان لەبەردا دەکەنن بەڵام ژنە زیندانیە سیاسیە کوردەکان ڕەتی دەکەنەوە کە جلەکانیان لەبەردا بکەندرێت. هاوکات ژنە زیندانیەکان لە بەرامبەر کردەوە قێزەوەنەکانی پیاوانی ئەردۆغان بەردەوامن لە بەرخودان لە زیندانەکاندا. لە لایەکی دیکەوە خانەوادەی ژمارەیەک لەو زیندانیانە ڕایانگەیاندووە کە پاسەوانەکانی زیندانیەکان ئەشکەنجەی سێکسی دەدەن و هەوڵ دەدەن لەو ڕێگایەوە فشار بخەنە سەریان. هەروەها تورکیا باشکەنجەی زیندانیان و داگیرکردنی خاچی کوردستان نەوەستاوە بەڵکو هەڵدەکوتێتە سەر گۆڕ و گڵکۆی شەهید و مردوەکانی ئەو گەلا. لە ناوچەی تەتوانی سەر بە بەدلیسی باکووری کوردستان چەکدارانی دەوڵەتی تورکیا هێرشیان کردە سەر گڵکۆی گەریلاکان و چێلەکانیان شکاندن. ئەو دەستدرێژەی دەوڵەتی تورکیا بۆ سەر گڵکۆی شەهیدان لە باکووری کوردستان لە کاتێکدایە کە پێشتریش مەزارگەی شەهیدان لە هەرێمی گازان شەوێنرا و لە مانجی ڕابردوش لە بناری چای قەندیل لە باشووری کوردستان دوو مەزارگەی شەهیدانی ڕێگای ئازادی لەلایەن فڕۆکە جەنجەکانی تورکیاوە بردومان کران. لە سویسرا و فەڕەنسا لە چوارچەوەی هەڵمەتی بایکۆتکردنی کڕینی کالای تورکی هەروە ڕاگررتنی گەشتی گەشتیاران بۆ ئەو وڵاتە دوو چالاکی بەڕێوەچوو. چالاکیەکان کە لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا، شاری مارسیلیای فەڕەنسا، هەروە شاری باسیلی وڵاتی سویسرا ڕێکخرابوون تێیاندا ئازادی خوازان بە دروشمەکانیان و بڵاوکردنەوەی بڵاوۆک بەسەر هاوڵاتیاندا داوایان کرد کە گەشتەکانیان بە وڵاتی تورکیا ڕابگرن و هەروەها بایکۆتی کڕینی کاڵای تورکیش بکەن. ماوەی چەند مانگێکە ئازادی خوازان لە سەرتاسەری کوردستان و جیهان وەک کاردانەوەیەک بەرامبەر بە هێرشە داگیرکاریەکانی ڕژێمی تورکیا بۆ سەرگەلی کورد لە باکوور ڕۆژاوە باشووری کوردستان بە تایبەتی تریش بۆ سەر عەفرین لە هەڵمەتێکیاندا بۆ بایکۆتکردنی کڕینی کاڵای تورکی و ڕاگررتنی گەشتەکانیان بۆ وڵاتە دەست پێ کردو لەو چوارچێوەشدا لە زۆر وڵات چالاکیان ئەنجام داوە.
دەچینە واری بەرخودان و واری ئەفسانەکان ئەفرین. لەوێ بەخابن دەوڵەتی تورکیا بەردەوامە لە گۆڕینی دیموگرافیاکەی و هەروە ڕۆژ بە ڕۆژیش هاوڵاتیانی عەرەب و خاوخێزانی تاقمە چەکدارە چەتەکان دەگوازێتەوە بۆ شارەکە و هەروە بۆ دەوروبەری بۆ گوند و شارۆچکەکانی لە شوێنی خەڵکەکە ڕەسەنەکەی جێگیریان دەکات. هاوکە دە و چەکدارانەشی کە لە دۆمە و غوتە دەرکراون لە نێو کەمپێکدا ئێستا لە ئەفرین نیشتەجێ کراون. گۆڕینی دیموگرافیای ئەفرین لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆتە باسێکی جددی ڕۆژنامە بیانی و جیهانیەکان کەچی تا ئێستا هیچ لایەنێکی کۆمەڵگای نێودەوڵەتی لەسەر پێشێلکاری و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا نەهاتۆتە دەنگ. چەند ڕۆژنامەیەکی جیهانی بڵاویان کردوێتەوە کە دەوڵەتی داگیرکەری تورکیا تا ئێستا بەدەیان خێزانی عەرەبی هاوردەی لە شوێنەکانی دیکەی سووریاوە هێناوەتە ئەفرین و لەسەر ماڵ و حاڵی هاوڵاتیانی ئەفرین نیشتەجێ کردوون. هاوکات ڕاشانگەیاندووە کە تەنها لە ناوچەی ماباتای سەر بە ئەفرین ژمارەی خێزانە هاوردەکان 80 خێزان دەبێت و ڕۆژ بە ڕۆژیش ژمارەی خێزانە هاوردە بیانیەکان زیاد دەکات. لەلایەکی دیکەوە ئاژانسی فورات نیوز ئاشکرای دەکات ئەو چەکدارانی لە دۆما و غۆتا دەرکراون لە نێو کەمپێکدا لە ئەفرین جێگیر کراون. ڕاشیان گەیاندووە جێگیرکردنی چەکدارەکانی غۆتەی ڕۆژهەڵات لە ئەفرین لە ئەنجامی ڕێککەوتنێکی نێوان حکوومەتەکانی رووسیا و تورکیادا ئەنجام دەدرێت کە بەو پێی حکوومەتی رووسیا ئاسمانی ئەفرینی بۆ فڕۆکە جەنجەکانی ئارتەشی تورکیا کردوێتەوە و حکوومەتی تورکیاش بڕیاری کشانەوەی چەکدارەکانی سەر بە تورکیای لە غۆتەی ڕۆژهەڵات دەرکرد. ئەو هەوڵی تورکیا بۆ گۆڕینی دیموگرافیای ئەفرین و هاوردەکردنی خێزانی گروپە چەکدارەکان لە کاتێکدایە کە ئێستا بە سەدان هەزار هاوڵاتی ئەفرین ئاوارەی ناوچەکانی دیکەبوونە و دوور لە زێدی خۆیان لە دۆخێکی سەختی ژیاندان. لە شە بە مەخابن ڕەوشی ئاوارەکان یا کۆچبەرانی ئەفرین کە ڕوویان لەوێ کردو ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت ئەوان لە ئێستادا لە بێدەرمانی و نەبوونی پێداویستی پزیشکی ژیانیان لە مەترسی جددیدایە. نازحين عفرين من مدينة عفرين تجاوز 175 نازح في منطقة الشهباء. خەمی سەختی داگیرکردنی خاکەکەیان و کەمی پێداویستی پزیشکی و نەبوونی خزمەتگوزاری تەنگی بە هاوڵاتیانی ئاوارەی ئەفرین چنیوە. ئەوان ئێستا لەو ژیانە سەختەدا تەنها چاویان بڕیوەتە هاوکاریەکانی مانگی سووری کوردی و کانتۆنەکانی دیکەی ڕۆژئاوای کوردستان. بەرپرسانی مانگی سووری کوردیش هۆشداری دەدەن لە خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان بە بڵاوبوونەوەی نەخۆشی بە کۆمەڵ لە ناو هاوڵاتیە ئاوارەکانی ئەفرین کە ئێستا لە کانتۆنی شەهبادا دەژین. بە گوێرەی ئامارێکی مانگی سووری کوردی لە ئێستادا 170 هزار هاوڵاتی ئەفرینی لە کانتۆنەکانی شەهبا و گوندەکانی شێراوا دەژین. ئەو هاوڵاتیانە بەدەست نەبوونی خزمەتگوزاری و کەمی خۆراک و دەرمان دەناڵێنن. ئەوەش لە کاتێکدایە کە ئێستا بۆ ئەو ئاوارانە 5 ناوەندی تەندروستی کراوەتەوە، بەڵام وەک بەرپرسانی مانگی سووری کوردی دەڵێن بەهۆی زۆری سەردانیان ئەو بڕە دەرمانەی هەیەە تێری پێداویستی هاوڵاتیان ناکات. هۆشداری مانگی سووری کوردی لە خراپی دۆخی تەندروستی ئاوارەکانی ئەفرین لە کاتێکدایە کە تەنها لەماوەی 1 هەفتەدا 2 منداڵ و هاوڵاتێکی تەمەن سەروی 6 ساڵ لە بێدەرمانی و نەبوونی چارەسەری پزیشکی لە ئاوارەیدا گیانیان لەدەستداوە. کەمپینی پشتیوانی ئەفرین کە لە سلێمانی دەستی پێکرد بوو بڕێک هاوکاریان کۆ کردبووە و هاوکاریان ڕادستی مانگی سووری کوردی کردووە. هاوکات گلەییش لە ڕێکخراوە جیانیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن کە بە هیچ شێوازێک هاوکاری خەڵکی ئەفرینیان نەکردەوە بەدەم ئەو کەمپینانەوە نەهاتوون کە بۆ ئەفرین ڕاگەێنراون. لا چوارچەوەی هاوکاریەکان بۆ ئەفرین گروپی 16 لە سلێمانی کە کەمپینێکیان بە ناوی پشتیوانی لە ئەفرین ڕاگەیاند بوو، کاروانێکی دیکەی هاوکاریان لە شاری سلێمانی ڕادستی مانگی سووری کوردی کرد. ڕێکخرانی کەمپینەکە ڕایانگەیاند کە ئەو بڕە هاوکاری لە ماوەی مانگێکدا کۆکراوەتەوە و لە ڕێگەی مانگی سووری کوردیەوە دەینێرن بۆ هاوڵاتیانی ئەفرین کە لە ئێستادا لە دۆخێکی خراپی ژیاندا لە ئاوارەیی ژیان بەڕێ دەکەن. ئێمە وەکو گروپی 16 کە کەمپینێکمان دروست کرد بۆ هاوکاری بۆ ئەفرین، ئەوەی کە هەتا ئێستا بەردەستمان کەوتووە کە کۆمان کردوێتەوە لە خۆشەویستان و لە خەڵکێکی دڵسۆز. ئێستا لێرە لەم کۆنگرە ڕۆژنامانیای ویستمان بیگەینە دەستی مانگی سووری کوردی. وەک بەرپرسانی مانگی سووری کوردی ئاماژەی پێدەکەن هاوڵاتیانی ئەفرین کە ئێستا بەشی زۆریان ئاوارەی کانتۆنی شەهبا بوونا لە ژیانێکی خراپدا کات بەڕێ دەکەن بە جۆرێک پێویستی زۆریان بە دەرمان و خۆراکە کەچی تا ئێستا هیچ لایەنێکی دەرەکی هاوکاری نەکردوون.
گروپی 16 سێ لە سلێمانی ڕایان گەیاند چالاکیەکانیان دەگوازنەوە بۆ بەردەم بارەگای نەتەوەیە گرتوەکان نوێنەرانی وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستان بۆ بە دەنگەوە چوونی ئاوارەکانی ئەفرین. دوای ئێرەوە تەنها چالاکیەکانمان لەگەڵ UN و ڕێکخراوە نێودوڵەتەکانە بەردەوامە بێ و ئەوەش هەر هەرکاریی تریش ئەگەر بێتە دەستمان لەو پێویستیانەی کە قۆناغەکە تەمان گۆڕاوە وەکو چادر و خێمە و بەتانی و شیر و دایبی و خواردن و پێویستە مرۆیەکانیان پێویستە بەڵام ئەگەر هەر شتێکی تر بێ ئێمە یەکسەر ئەیگەینینەوە بە مانجی سووری کوردی پێویست بەوە کاکە ئێمە ڕێکخراوە نێودوڵەتەکان زیاتر بجوڵێنین سەردانیان بکەین وەک شاید ئایان قسەیان لەگەڵا بکەین بۆی بتوانن بە پەلە بچن بەدەمیانەوە. لە سەرەتای هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ئەفرین هاوڵاتیانی کورد لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بە شێوازی جۆراوجۆر پشتیوانی خۆیان بۆ گەلی ئەفرین و شەڕوانان دەربڕی لە باشووری کوردستانیش چەندین کەمپینی کۆکردنەوەی هاوکاری ڕاگەیەندرا بەڵام زۆری ژماری هاوڵاتیانی ئەفرین ئەو هاوکاریانە تێری پێداویستیەکانی نەکردووە. بەڵێ ئەفرین بە تەنها مێڵنەوە بە هەموو شێوازێک پشتیوانی بن. دەچینە ڕۆژەڵاتی کوردستان مانگرتنی بەشێک لە کاسبکاران و دوکاندارانی شارەکانی ڕۆژەڵات بەردەوامی هەیە دەسەڵاتدارانی ئێرانیش بە بڵاوپێکردنی هێزەکانیان و هەروە بە سەرکوتکردن هەوڵ دەدەن کە کۆتایی بەو مانگرتنە بێنن. ئەمڕۆژ دەوترێت شاری سنەش پەیوەست بووە بە مانگرتنەکەەوە. ماوەی 5 ڕۆژە بەشێکی زۆر لە کاسبکار و دوکاندارانی هەریەک لە شارەکانی جوانڕۆ، بانا، مەریوان، سەقز و سەردەشت و پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستان مانگرتنیان ڕاگەیاندووە و دەرگای دوکان و بازارەکانیان داخستووە. سەرەتای مانگرتنەکەش لەوەوە سەرچاوی گرت کە بە بڕیارێکی حکوومەتی ئێران سەرجەم کاری کۆڵبەری لە نێوان سنوورە دەستکردەکانی نێوان باشوور ڕۆژهەڵاتی کوردستان قادەغە کرا و حکوومەت بڕیاریشیدا بە بەرزکردنەوەی نرخی باج و گومرێک لەسەر کاسبکاران. ئەو بڕیارەش نیگەرانی کاسبکارانی لێکەوتۆتەوە و ئەو هەوڵیان بە سیاسەتی برسیکردن و گەمار و خستنە سەر شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە قەڵەمداوە. وەک کاردانەوەیەکش لە بەرامبەر بڕیارەکەی دەسەڵاتدارانی ئێران سەرەتای مانگرتنەکەش لە شارەکانی بانە و جوانڕۆ دەستی پێکرد. لە پێنجەمین ڕۆژی مانگرتنەکەیاندا کاسبکاران وەک ئاماژەیەک بۆ سیاسەتی برسیکردنی گەلی کورد لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە سفرەی بەتاڵیان لە ناو بازاڕەکان و بەردەم دوکانە داخراوەکانیان ڕاخست. کاسبکاران بەردەوامن لە مانگرتنەکەیاندا و سوورن لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانیان کە داوا دەکەن حکوومەت پاشگەز بێتەوە لە بڕیاری داخستنی خاڵە سنووریەکان بەڕووی کۆڵبەر و کاسبکاراندا. بە گوێرەی زانیاریەکان ئێستا حکوومەت ترسی لێ نیشتووە و لە هەوڵی سەرکوتکردنی مانگرتوواندایە و داوایان لێ دەکات مانگرتنەکانیان بشکێنن و بگەڕێنەوە سەرکارەکانیان. هاوکات بۆ ئەوەش لە چەند شارێک هێزێکی سەربازی و ئەمنی هێناوەتە ناو شارە کوردیەکان و لە ناو بازاڕەکاندا هێزەکە بڵاویان پێکراوە، بەڵام مانگرتووان سوورن لەسەر بەردەوامی پێدان بە مانگرتنەکەیان. شەوی ڕابردوو لە شاری خانەقینی باشووری کوردستان ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان چەند چەکدارێکی نەناسرا و هەروە هێزەکانی پۆلیسدا ڕوویداوە بۆ هۆیشەوە شەڕکەوتۆتۆ لە ئەنجامی ئەوەشدا 4 کەس بریندار بوون کە دوانیان پۆلیسی فدراڵن. سەرچاوەیەکی ئەمنی لە نێو شاری خانەقین بە ڕۆژنیوزی ڕاگەیاندووە شەوی ڕابردوو ژمارەیەک چەکداری نەناسرا و بازگەیەکیان لە نێوان ناحیەی گوڵاڵە و خانەقین داناوە هاوڵاتیانیان پشکنیەوە پاژەوەی کە پۆلیسی فدرال لەوە ئاگادار کراوەتەوە چوونەتە شوێنی ڕووداوەکە لەوێ شەڕ و پێکادان لە نێوان پۆلیس و ئەو چەکدارانەدا ڕوویداوە بەهۆیەوەشەوە 2 پۆلیس و 2 وڵاتی مەدەنی بریندارون، بەڵام دەوترێ برینی بریندارەکان جێگای مەترسی نییە و برینەکان سووکە.
بەڵێ هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە دەچینە لای وەرزی بەهار و کۆکردنەوەی گژوگیا هەروە فرۆشتنی لە بازارەکاندا لەم وەرزەدا وەکو ئێوەش دەزان کە لە باشوورن ئەڵبەتە ئێمە لێرە لی بێبەشین لەو خۆشی و تام و چێژی بەهار و گژوگیاکان لێ خەڵکێکی زۆر بۆ ئەوەی کە بژێوی ژیانیان دابین بکەن ڕوو لە شاخ و دەشت و دۆڵەکان دەکەن گیا کۆ دەکەنەوە پاشان دەیهێنەوە هەرچەند بە پارێکی کەمیش بێ لە نێو بازارەکانی باشووری کوردستاندا دەیفرۆشن. ئەوە کارگا ئەوە کنگرا ئەوە ڕێواسە ئەوە لوشەیە ئەوە سۆرازەیە ئەوە باڕێزەیە ئەوە کاردووی ڕشەیە ئەو نەوع ئەگیانن ئەوە ئەستێرکە ئەوە ئەستێرکە ئەو نەوع ئەگیانە وەڵای نرخەکانیان لە شایە سەری حکومەتی هەرزانە کیلوێ کارگێ بە 4 پار بە 20 بوو پێدار بە 25 بوو نەوەڵی بەو شێوەی ناڕوە ئەوە لە ئێنزێ سوێن بەخوا لە بناری قەندیل 11,000 پێداوە لێرە بە 12,500 یافتۆشمەوە هەر شاد و بەختەوەر بن.